خەڵکێکی گۆشەری کوردستان لە دریژەیە کار و چالاکیەکانی لیژنەی لاوانی ڕۆژهەڵات لەسەر ئەو بابەتانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ڕووی داوە بە نسبەت دەستبەسەرکردنی لاوان و شەڕی میدیاییک کە لەلایەن ڕژیمەوە بە نسبەت کورد و هەموو کوردستان لە بەرچاو گیراوە لاوانی ڕۆژهەڵات لەم کوبوونەوەدا بڕیاریاندا کە لە بەرامبەری ئەو کردوانی ڕژیم هەڵویستیان هەبێ وەکو جاران بیدەنگ نەبێت لە بەرامبەری ئەوەدا. لەم کوبوونەوەدا ڕاگەندراویک لەلایەن لیژنەی بەڕێوەبەری لاوانی ڕۆژهەڵات ئامادە کراوە کە دەقی پەیامەکە بەو چەشنەیە بۆتان دەخوێنمەوە. خەڵکی تێکۆشەری کوردستان، لاوانی شۆڕشکێ و خۆراگری کورد لە ماوەی ڕابردوودا هێزە ئەمنیەتەکانی ڕژیمی کوماری ئیسلامی ئیران وەکو نەریتی هەمیشەیی خۆیان هەوسا و دەستیان کردووە بە ڕەشبگیری لە کوردستانی ئیران و بە دەستبەسەرکردن و ڕەفاندنی لاوان ئەمنیەت و ئاسایشی کوردستانیان ڕۆبڕووی مەترسی کردووە. ڕۆژانە چەندین لاوی کورد بیسەرشۆن دەکردن و لە زیندانە نەهینیەکانی ڕژیم دەکەونە ژیر گوشاری دەرونی و جەستەیی و ژیانیان لە مەترسیدایە. شەپۆلی بە کۆمەڵ دەستبەسەرکردنی لاوانی کورد کە لە پێناو زاڵکردنی کەشی ترس و دڵڕاوکی و هەروەها نائەمکردنی کوردستان لە سەر تاسەی ڕۆژهەڵات بەڕێوە دەچێت چین و توێژی جوورواجووری کۆمەڵگای ڕۆژهەڵاتی لەخۆ گرتووە کە بریتین لە چاڵاکانی مەدەنی، فەرهەنگی، ژینگە پارێزەکانی کوردستان. بۆ کۆمەڵگای کوردی ڕوونە کە ئەم توێژانە لە پێناو پاراستن و گەشەی کۆمەڵایەتی ڕۆژهەڵات هەنگاو هەڵدەگرێت. بەڵام ڕژیمی کوماری ئیسلامی بەبی لە بەرچاوگرتنی یاساکانی مافی مرۆڤ و بنەماکانی ئازادی کە لە ساختار و بناقی ئەو دەسەڵاتە دیکتاتوریەدا هەرگیز نەبیندراوە بە تومەت و پەروەندەسازی و پاڵخستنی کەیسی سیاسی و ئەمنیەتی هەوڵی ناچاڵەتکردن و دروستکردنی دڵڕاوکی لە نێوان کۆمەڵگای کوردستان دەدات و هەروەها لە ڕێگای سینەمای بەزاهر ئیسلامی کرا و هەوڵی ناشرینکردن و چاواشەکردنی بزوتنەوەی ڕێزگاری خوازانەی کوردستان دەدات. کۆمەڵانی وەزەڵاتی و خەڵکی کوردستان و نەتەوەکانی دیکەی نیشتەجی لە ئێران پایە لەرزووکەکانی ڕژیمی کوماری ئیسلامی کە هەرگیز لە کوردستانی ئیران قایم نەبوون و هەنووکە کە کوردستان ترسی خستووە دڵی دەسەڵاتدارانی کوماری ئیسلامی هەر ئەو ترسەشە بۆتە هۆی ئەوەی کە ڕژیم بەردەوامی و ئیرادە و خۆڕاگری خەڵکی تێکۆشەری کوردستان بەتایبەت لاوانی دەرەوەست و ئازادی خواز بە مەترسی لەسەر مانەوەی خۆی بزانێت. بە تەواوی ڕۆنە کە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو کاتەوە کە کوردستان داگیرکراوە لە بەرامبەر زەبر و زەنگ و شەڕی داسەپاو لەسەر وڵاتەکەیان بیدەنگ نەبوون و نابن. هەر بۆیە ئەو هەوڵانی ڕژیمی کوماری ئیسلامیش وەکو هەمیشە هیچ ئامانجێکی نابن بۆ ڕژیم و ناتوانن دەنگی مافخوازی و هەوڵ و تێکۆشان بۆ ئازادی لە کوردستان کپ بکەن. ئێمە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات وەکو هەمیشە ئەو کردوانی ڕژیمی کوماری ئیسلامی مەحکوم دەکەین و ڕای دەگەینی کە هاودەنگ و شان بە شانی خەڵکی تێکۆشەری کوردستان و نەتەوەکانی دیکەی نیشتەجی ئیران لە بەرامبەر ئەو هۆڵانی ڕژیم بیدەنگ نابین و دەبینە دەنگی هەموو تێکۆشەرانی ڕزگاری خواز لە نێخۆ و دەرەوەی وڵات. هەروەها لاوانی کوردستان دڵنیا دەکەینەوە کە بە هەموو تواناوانەوە شلگیرانە هەوڵ دەدەین کە بە یەکگرتوویمان پاشەکشە بە ڕژیم بکەین و بە تێکۆشانی فەرەچەشتمان ڕژیم لەو کردەوە دژە ئینسانیانەی پەشیمان بکەینەوە ڕێگە نەدەین کە چی دیکە داگیرکەران بە کوشتن و برین و بەندیخانە وڵامی مافخوازی نەتەوەکەمان بدەنەوە. لیژنەی هەوانگیر ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات. لەم ماوەیەدا هەر وەکو ڕواڵی کاری میدیای ڕژیم بەردەوامی لە کاتی کە هاتووە دەستەرکار کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک بنکە و کۆمەڵێک دەم و دەستگای دروست کردووە کە شەڕی میدیایی بە نسبەت بە زنوتیەوەی کورد دەکەنەوە. لەم ماوەی نزیکیشە هەندێک دیکومنت لەسەر تەنانەت باشووری کوردستانیش و لەسەر ڕۆژهەڵات و بزوتنەوەی کورد سەراسەری کوردستان دروست کردووە کە باس لەوە دەکا کە هەموو باسەکان چاواشەکارین و ئەو دیکومنتانە کە خۆی ناوی لێ دەباتەوە بە ئستنادەکانی کە لێ خۆی دەشارێتەوە لە پشتی ئەو شتانە ئەوە نییە ڕۆی ڕاستێکی و تەنیا ئامانجی ئەوەیە کە بە چاواشەکاری خەڵکی ڕۆژهەڵات و پارچەکانی دیکەی کوردستان بە نسبەت بە زوونەتەوەی کورد دوور بخاتوە کە ئەوەش پێشتریش هەر ئەو هەوڵانەیدا و تایسیش سەرکوتو نەبوو بە دڵنیاییش ئەم جاریش سەرکوتو نابێت. بەڵێ ئێمە بە نسبەت ئەو کردوانەی کە کوماری ئیسلامی بە نسبەت هەر پارچێکی کوردستان دروستەکانی گەرانی و دەنگیشمان دەربڕی و پاڵپشتی لە و
بەشەکانی دیکەی ڕۆژهەڵات و بەشەکانی دیکەی کوردستان لە هەموو بەشەکانی دەکەینەوە. بەڵێ ئێوە خۆتان ئاساندووە و کاری داهاتوی ئەوە چی دەبێت لەسەر ئەو فیلمانەی کە باسییان دەکەن بۆ نەشریە لەو فیلمەی لە دوایەیە ئەو فیلمانەی کە چی ئێوە نیگەران بێت یعنی ئەوەی کە بۆتە دەنگۆ زیاتر لەسەر دوایەیە کە کاگۆرانتی فیلمی تۆ کرد یعنی فیلمەکانی ڕابردوو چی ئێوە سەدان لەسەری ئێمە کۆمەڵێک بەنسبەت پرسیاری یەکمتان کۆمەڵی ڕێکار وەکو کەمپی لە بەرچاومان گرتووە کە وردەکارێکی هەیە لە دیژەی کارۆچاڵەکەمان بە شێوەی بەردەوام تا کاتێکی دیاری کراوە بەردەوام دەبێت و ئەو ڕێکارانە لە بەرچاو دەگرین و هەرکودان بە شێوازێکی خۆی بەڕێوە دەشێت بەنسبەت ئەو مۆزوعی ئەو فیلمانێکی چاک دەکاتەوە پێشتریش وەکو ناو دیارە بۆ خەڵکێک ئاشنایە کە ناوی ئەو فیلمانە و سریاڵانە و تەنانەت بە ڕۆژانە لەسەر میدیای فەرمی خۆی ڕژیمی کۆماری ئیسلامی هەوڵ دەدات کورلان بە گشتی نەتەوەی کورد لە ڕاستیەکان و واقعیەتەکان دوور بخاتەوە و کارێک بکات کە تەنانەت نەتەوەی کورد لە هیچ کارێک بە بەشداری لە بزوتنەوەی خۆیدا بەشدار نەبێت و بەردەوامی سوکایەتی وەکو سوکایەتی بە جلوبەر کولتور بە ڕێبەرە سیاسیەکان بە ڕێبەرەکانی ئەو کۆمەڵگای کوردیە لە هەر بەشێکی لە کوردستان تەنانەت ئەوشی لە بەرچاو نەگرتووە کۆماری ئیسلامی کە تەنیا لە کوردستانی ئیران و کارە بکات تەنانەت بەنسبەت بەشەکانی دیگەی کوردستانیش بەردەوام ئەو کارەی ئەو هەوڵەی هەبووە. پژمان شریعەتیم سکرتێری یەکەتی لاوانی